بە پێی پێوەرە زانستیەکانی ڕاپرسی ئەو ڕاپرسی کە جەنابەت ئەفەرمی دوێنێ لە هۆڵی ڕامادا بڵاوکرایەوە من کۆمەڵک تێبینیم لەسەری هەبوو و باسیشم کرد یەکێک لەوانە ئەوەی ئەو ڕاپرسیە لە مانگی هەشتا کراوە مانگی هەشتیش گەرمترین مانگە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا ئەمەش کاریگەری لەسەر وەڵامەکانی ئەو کەسانە هەیە کە وەڵامی پرسیارەکانی ڕاپرسیەکەیان داوەتەوە ئەمە یەک دووهام ئەوەی کە هەبێت هەر لەسەر ڕاپرسیەکە خاڵێکی کە ئەویش پەیوەندی بە سایکۆلۆژێتی دەنگدەری کوردەوە هەیە ئێمە ئەزانین سایکۆلۆژێتی دەنگدەری کورد جێگیر نییە ئەمڕۆ بڕیارێک ئەدات سبینێ کاریگەری سەرۆک عشرەتێک لەسەری ڕەنگە پێشەوانەی ئەو دەرەنجامەی هەبێت ئەمە خاڵی دووەم خاڵێکی کە لەسەر ڕاپرسیەکە لەسەر دەرەنجامەکان ئەوەیە کە ئەو ڕاپرسیە لە توێژێکی ڕۆشنبیر کراوە بە حکمی ئەوەی کە ئۆنلاین بووە کەواتە توێژێکی ئەو توێژە بەکاری هێناوە وەڵامی پرسیارەکانی یاوەتەوە کە ئینتەرنێت بەکارهێنێ ئەمەش خەڵکە کەیتر کە خوێندەواری نییە مەحروم کراوە لەم ڕاپرسیە ئەمەش دیسان کاریگەری لەسەر دەرەنجامی کۆی پرسیارەکان و ڕاپرسیەکە هەیە بەڵام بەنسبەت ئەوەی کە جەنابەت بەشی دووەمی پرسیارەکە جەنابەت کە فەرمووت هەندێک کەس هەیە باسی بایکۆت ئەکەن یاخود ئەیانەوێ دەنگ نەدەن کاک بەرهەم بەڕاستی هەڵبژاردن میتۆدێکە بۆ دەساودەستکردنی دەسەڵات ئەم یاسایی کە ئێستا هەڵبژاردنەکەی پێدەکرێت یاسای ژمارە 9 ساڵی 2020 خۆتان دەزانن لە دوای کێشمەکێشێکی زۆر لە ئەنجومەنی نیشتمانی عێراق و لە پەرلەمانی عێراق لەدایک بوو ئەم یاسایە و ئەم یاسایە یاسایەکی سروشتی نییە زادەی ئەوەیە کە لە ساڵێک دوای دروستبوونی حکوومەت لە دوای 2010 لە دوای ساڵ و نیوەک تقریبا ئەوە بوو خۆپیشاندانێکی زۆر کرا لە شارەکانی خواروی عێراق و لە ناوەڕاستی عێراق و لە بەغدای پایتەخت بەتایبەت لە ساحەی تەحریر گەنجێکی زۆر ڕژانە سەر شەقامەکان و خۆپیشاندانیان کرد و ئەوە بوو حکوومەتی عەبدولمەهدی کۆتایی هات و یەکێک لە ئەو ڕەهەندانەی یاخود یەکێک لەو خاڵە بەهێزانەی کە خۆپیشاندەرەکان داوایان دەکرد لە بەڕێز کاظمی و تەنانەت کاظمیان هێنایە خێمەی خۆپیشاندەرەکان هەڵبژاردننی پێشوەخت بوو دواتر ئەم یاسایە دوای ئەوە لەدایک بوو و ئەم یاسایە یاسایەکی سروشتی نییە و بۆ ئەو وڵاتانە زیاتر باشە کە دیموکراتیەتیایە بەرجەستە بووە و ئاستی ڕۆشنبیری تاکتایە لە ئاستێکی بەرزدایە چونکە هەر بۆ خۆی یاساکە ئەندامانی کۆمیسیارانیش دنیایەک تێبینیان لەسەر یاساکە هەیە لەبەرەوەی شارەزای نەبوون یەک دنیا خەسڵەت و جیاوازی لە خۆ ئەگرێ ئەم یاسایی ئەنی یەکێک لە نەنگیەکانی یاساکە باز دەکەم کە دیموکراتی نییە دەرفەتی نەڕەخساندووە بۆ حیزبە بچووکەکان یاخود مافی حیزبە بچووکانی تیا پارێزراو نییە ڕاستە بە یەکسانی دەرفەتی ڕەخساندووە بۆ تاکی کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی بەڵام لە هەمان کاتدا مافی لایەنە بچووکەکانیشی تیا پارێزراو نییە لەبەر ئەوە کۆمەڵێک تێبینی و جیاوازی زۆر لە یاساکە هەیە ئەمەش دیسان کاریگەری هەیە بەڵام دیسان دێمەوە سەر ئەو پرسیاری جەنابەت کە فەرمووت بایکۆت خەڵک بۆچی بایکۆتی هەڵبژاردن بکات هەڵبژاردن یەکێکە لەو ئامرازەکانی دیموکراتی بەڕاستی بۆ ئەوەیە کە مافی دەنگدەرتیایە پارێزراو بێت بۆ دەساودەستکردنی دەسەڵاتە ئەگەر هاوڵاتیان دەرژانە سەر شەقامەکان خۆپیشاندانیان دەکرد لە بەرپرسان ناڕازی بوون ئەم ناڕازی بوونە دەبێ بە یاسا کە لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە ئەم بەرپرسیارەتیە یەکلایی بکرێتەوە و ئەو بەرپرسانە بگۆڕدرێن بە هەڵبژاردن نەک بە کودەتای سەربازی یاخود بە پەنابردن بۆ تند و تیژی بۆیە هەڵبژاردن شارەزایانی بواری هەڵبژاردنیان بە باشترین میکانیزم و چارەسەر زانیوە بۆ دەساودەستکردنی دەسەڵات خاڵێکی کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە هەتا هاوڵاتیانی خۆشەویست بەشداری کۆی پرۆسەکە بکەن واتە ڕێژەی دەنگدەر زیاتر بێت لە ئەم پرۆسەیەدا ئەوە لایەنە گەورەکان بە بەهایەکی بەرزتر دەتوانن کاندیدەکانیان سەر بخەن بە پێچەوانەوە ئەگەر خەڵک کەمترین خەڵک بەشداری کۆی پرۆسەکە بکات ئەوە لە شانسی لایەنە گەورەکاندا لایەنە گەورەکان بە کەمترین بەها کاندیدەکانی خۆیان سەر دەخەن و خاڵێکی کەش لە هەمووی گرنگتر ئەوەیە کە هەتا زۆرترین خەڵک بەشدار بێت لە کۆی ئەم پرۆسەیەدا ڕێژەی گزیکردن و تەزویری منۆزەم ڕەنگە کەمتر ببێتەوە من باوەڕ ناکەم هەڵبژاردن عێراق بەرێتە وێزگەیەکی ترەوە کە ئەو خۆشگوزەرانەی جەنابەت ئەفەرموویت بۆ هاوڵاتیانی عێراق بەدی بێت بۆ لەبەر ئەوەی ئێمە دەزانین لە عێراقدا کۆمەڵێک گروپ هەن ئەم گروپانە بەداخەوە کە هەندێکیان لە نێو پەرلەمانی عێراقا بە ڕاستە بە یاسا خرانە سەر منزومەی دیفاعی عێراق بەڵام ئەم گروپانە لە بەرژەوەندی خۆیان و لە بەرژەوەندی دەوڵەتانی هەرێمایەتی و دەوڵەتانی دەرەوە کار ئەکەن بۆ ئەوەی کە شەقامی سیاسی عێراقی بەردەوامی
ئاشوبی تیابێت و کێشەی تیابێت لە بەرژەوەندی ئەم گروپانە ئەوە هەیە. بۆیە ڕاستە هەڵبژاردن میتۆدێکە بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات و باشترین ئامرازە، بەڵام مەرج نییە لە هەر وڵاتێکشا هەڵبژاردن کرا ئەو وڵاتە بێتە شامی شەریف. هەڵبژاردننی پاک و بێگرت لە هیچ وڵاتێکی سەر گۆی زەویانە. ئێمە بینیمان لە 2016 دۆناڵد ترامپ 500 میلیۆن دلاری لە هەڵمەتی هەڵبژاردندا خەرج کرد بۆ ئەوەی بیباتەوە و بەدەیان ئێستاش لە دادگای ئەمریکا دۆسیەکان لەسەر دۆناڵد ترامپ کە تۆمەتبار کراوە بەوەی کە پارەی بەخشیوەتەوە بە ڕووسەکان کە تەزویری بۆ بکەن. لەبەرەوە هەڵبژاردننی پاک و بێگرت لە کەم وڵاتدا بەڕاستی بەدی دەکرێت و یعنی وڵاتێکی وەکو تورکیا بۆ نمونە ئێمە دەزانین لە ڕۆژی هەڵبژاردندا کاندیدەکانی پارتی دیموکراتی گەلان هەدەپەی دەستگیر دەکرد، سەرۆکی شارەوانی دەستگیر دەکرد لە ڕۆژی هەڵبژاردندا کە ئەندام پەرلەمانەکان خۆتان دەزانن پارێزبەندی یاساییان هەیە کە نابێ بە یاسا بە هیچ شێوەیە بگیرێن و عسکەری لەسەر سندوقدا ئەناجگەل لەو هەموو تەزویراتی کە کردوێتی جگەل لەو هەموو ڕێگریەی لە ڕێی خوشک و براکانمانە لە باکووری کوردستان دروستی کردبوو کە دەنگی ڕاستەقینەی پارتی دیموکراتی گەلان هەدەپە نەچێتە نێو سندوقەکانی دەنگدانەوە. ئەوەش بوو بینیمان ئێمە لە 2015 لە حوتی حوزەیران لەگەڵ ئەوەشدا پارتی دیموکراتی گەلان 6 میلیۆن دەنگی بەدەستێنا، یعنی تێکۆشەرێکی وەک دەمیرتاش ئێستا لە زینداندایە کە خۆی 6 میلیۆن دەنگی بەدەستێناوە. ئەمە دیموکراتێت لە وڵاتەدا لەکوێی کایی سیاسەتی ئەم وڵاتەدایە. ئەگەر ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە هەر وڵاتێکدا بەرز بێت ئەمە نیشانەی ئەوەیە کە لەم وڵاتەدا ئاستی ڕۆشنبیری دەنگدەر لە ئاستێکی بەرزدایە و ئەمە بێگومان کاریگەری لەسەر کۆی دەرئەنجامەکانی ئەو پرۆسێش دەبێت بە ئاقارێکی باشدا بەو ئاقارەدا کە خەون و خەیاڵی دەنگدەری ئەو وڵاتە و پرۆسەکەش بەسەرکەوتوی بەڕێوە دەچێت. لەبەر ئەوە من تەمەنا ئەەکەم داوا ئەەکەم لەسەر جەم کۆمەڵانی خەڵکی کوردستان دەنگی ڕاستەقینەی خۆیان بخەنە نێو سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بەو کاندیدانەی کە دڵخوازی خۆیانە و دەتوانن داکۆکی لە ماف و مافەزەوت کراوەکانیان دەکەن.